ئەوان بەس موچەیمان یەکمان وەرگرتووە، پێنج موچەمان وەرنەگرتووە. بێگومان بایکۆت ناشکێنین، بەردەوامە بین، چونکە ناتوانین، ماهاناتمانەیە، پارەمان پێ نییە، بەچی بچینە سەر واجب. 6 سەعات لەبەرەوە خۆریا بەچی واجب کردین؟ خۆ تۆ دوو دەبە ئاوتەوێ، خۆ تۆ دوو چاتەوێ، خۆ تۆ لەفەیەکتەوێ، تۆ مەسرەفت هەیە، مەسرەفی ماڵت هەیە، مەسرەفی مناڵت هەیە، بەچی؟ ئەبێت شتیوە؟ ئەسا سزا نەدراوین، بەڵام نازانین. بەڵام ئێمە ئیشکالمان لەوەیان نییە، لەبەرەوەی کە پارەمان پێ نەبێت سزا بدرین و نەدرین، پێم وایە فەرقێکی وای نییە، ئێمە سزا دراوین. ئەوەتانە سزا لەوە سزا زیاتر چییە؟ سزا لەوە زیاتر چییە بەبێ موچۆ بەبێ هیچ شتێ و لەسەر ئەم جادەیان داواش لە هاوکارەکانمانەکەین، تکایان لێ یەکەین، ڕژایان لێ یەکەین بە هیچ جۆرێ پشتی ئەمە بەرنێن. داواست لە سەرجەم هێزەکانی درەکەین، بەرگری فریاکەوتن، بەرگری شارستانی، ئەوانش بێنە ڕیزی ئێمە، بەڕاستی ئێمە شەڕی هەموو وەزارەتی ناوخۆوەکەی. ئەمڕۆ ئێمە سێم ڕۆژمانە کە بایکۆتی داواممان کردووە لەبەرەوەی موچەمان نایەنێ. ئێمەش هەموو کارمەندەکان سەر فرکەکانمان چۆڵ کردووە، سەر گۆڕبانەکانمان چۆڵ کردووە، سێم ڕۆژمانە بایکۆتی داوامان کردو تا موچە ژوەرنەگری ناچینەوە سەر کارەکانمان. ئێمە ئامادەی هەموو جۆرە سزایەکین، کەی موچەکانیان ناپێمان ئەو کاتە سزاشمان بن ئاساییە، کە ئێمە موچەمان نەبێ ئەتوان چ جۆرە سزایەکمان بن.